هەروەها کۆمەڵێک پرس و بابەتی گرنگتر کە دڵنیام پرسیاری ئێوە بێ. بەخێر بێ کاپتن. ڕزان شتان پیرۆز. سپاس لە تۆش. سەلامەت بنێخ. مامۆستا کەم پرسیارمان ئەوە بێت بەرنامەی سیستەمی خواردن لە مانگی ڕەمەزان بە تایبەتی بۆ وەرزشوانان ئەبێت چۆن بێت، چۆن سیستەمێکی خواردنیان هەبێت؟ بەڵێ سیستەمی خۆراکی بە تایبەتی بە گشتی ئێمە جارێ باسێکی چون کەسەکان بۆ کەسە و تایبەتمەندیەکی خۆی هەیە، قەڵە و سیستەمێکی خۆی هەیە. کەسێک گەر زەعیف بێ سیستەمی جیاوازترە. بە گشتی ئێمە سیستەمی خۆراکی دابەشە بێتە سەر ئەو جسمی ئەو مرۆڤەکە پێویستێتی پێوتێت کالۆری پێویستە بە عەربی پێنە سوعرە حەراریە. ئەم کالۆریە کە کەسێک چەندێکی پێویستە لە ڕۆژێکایە ئەوە تەبەن سە بەرنامەی سە جوانمان هەیە کەسەکان ئەتوانن هەموو کەسێکمان جەنابتان هەمووتان ئەتوانین بەسەرن داخلی ئەو بەرنامانە بن و بزانن کە ڕۆژانە تۆ چەندە کالۆریت پێویستە. بەسەلەن تەمەن و باڵا و کۆمەڵیشت هەیە داخلی ئەەکەیت و ئیشی ڕۆژانە دمام ناوەندە نەشاتڵ یەومی پێڵێن ئەوانە هەمووی داخلەکەیت و پێتەلێت تۆ چەندە کالۆریت پێویستە. بۆ نمونە کەسێکمان هەیە 300 کالۆری پێویستە. ئێمە ئەگەر نمونەیە بێنینەوە بڵین لەسەر سێوێک یەک سێوێک بە گشتی 52 کالۆریە. 5 سێو ئەگە کەسەکە بۆ نمونە 5 سێو بخوا لە ڕۆژێکە کاتە چەندێ 260 کالۆری. باش تۆ بۆ نمونە 300 کالۆریت پێویستە. ئەم 300 کالۆریە تۆ 260 وەرگردووە لەم ڕۆژەیە چەندێکمان نەقسە 40 کالۆری. ئەم 40 کالۆریە تۆ ئەمە چی لێدە لە خەزیێنەی لەشی خۆت کالۆری سەرفەکەی ئەمە ئەبێ بە هۆکاری چی دابەزینی کێشی ئەو کەسە. ئەمە بۆ سیستەمی بەرنامی ئەو خۆراکی و کەسە کە بەگشتی لەسەر کالۆریە. ئەی ئەگەر کەسێک دە سێوی خوارد ئەبێتە چەند ڕێژەی کالۆریەکە ئەبێتە 520 وانە باشە. مرۆڤە هەر وتمان چەندی پێویستە 300 پێویستە چەندێکی زیاد وەرگرت 220 زیاد وەرگرت. ئەم کاتە ئەبێتە چی ئەبێتە هۆکاری زەخمبوون و قەڵەوبوون و چەوری بێ یاخود ئەگەر بە جوانی بەکاری نێنێ وەرزش نەکات لەگەڵی ئەبێتە هۆکاری قەڵەوی بوو ئەو کەسە. ئەنجایتر سیستەمی خۆراکیەکان بەو شێوازانە دابەشەکرێتە سەر شێوازی لە شولاری کەسەکان. ئەگەر کەسەکە بێ قەڵەو بێت کە زەعیفە وەجباتی زیاتری بۆ دانی 5 وەجبەی بۆ دانی 4 وەجبەی بۆ دانی ئەتوانی ئەو کەسە سفادەی لێ بکات و کێشی بەرزەوەکە. بەڵێ کاپتن وەکو ئەزانین کە وەرزشکاران بەدەر لە مانگی ڕەمەزان بە شێوەیەکی ڕێکخرا و چەند ژەمێکە خۆن لە ماوەی بڵێن 4 کاتژمێرەکەیە بەدەر لە خەوتن. ئێستا کە نزیکەی 14 بۆ 15 کاتژمێر بە ڕۆژوون سیستەمی چۆنەڵێ خواردنیان تێک چووە چۆن ژەمەکانیان ڕێک بکەن ینی ئەو کاتێک کە ڕۆژگەشتێنن تاکو بەیانی بڵێن. ئێمە طبعاً لە دوای ڕۆژ و شکاندنەوەی تە سیستەمی خۆراکیەکان دەست پێکەین ئەوەی کە لە ڕۆژ کردومانە جایکەین بەشەو بۆ نمونە 2 ساعات جارێ ئێمە وەرزش بڵێن نانەکە ئەخۆین. ئێمە ئێستا زیاتر بۆوانی کە یانە زەخامە بکەن دوای 2 وەجبە نان خواردن ئینجا دێن بۆ وەرزشەکە ینی دوای ساعات بۆ ئەکاتە نزیکی 11 شەوش. ئێمە وەلو لەگەڵەوەنی زۆر بچینە درنگانی شەوە بەڵام ئەم مانگە مەجبوری چارمانی ئەبێ وای لێ بکەین سیستەمەکە لە دوای ئەوەش هەوڵدەی 2 وەجبەی دیکە نان بخۆی ئێتر دابەشێکی بەو شێوازەی ئەکەین بۆی حەقی ئەوە بکەینەوە کە لە ڕۆژە لە دەسێدین کە ئەبێ قەرەبووی بکاتەوە بە تایبەتی ئەو وەرزشکارانی کەەوە پاڵەوانێتیان هەیە بە تەمای مسابقەیەکن منافەسەیەکیان لە پێشە ئەوانە زیاتر بایەخەدەن بە تەنزیمەیان ئەگواستنەوە بۆ کاتەکانی شەویان. مامۆستا سەبارەت بەو کەسانی کە سیستەمی کێشدا بەزاندنیان هەیە ئایا لە ڕووی بۆ نەڕاهێنەریەوە ڕۆژوگرتنەکە لە ماوەی ڕۆژوگرتنەکە ئاتوانن لە کاتی ڕۆژوگرتنەکە وەرزش بکەن بۆ یارمەتی دەربێت بۆ دابەزاننی کێشیان؟ بەڵێ ئەوانی کەوا بە تەمای بیانوی کێشدا بگرن ئێمە کاتێکمان بۆیان داناوە و پارەکە و ئەم ساڵش الحەمدوللا زۆر باشن سوفادەیان لێ کردووە بەس بە شەرتی و کەسە سیحەتی باش بێت تەندروستی باش بێ پێش ڕۆژ و شکاندن بە 2 سەعات یان سەعات و نیوێک یعنی وا بێ ڕۆژۆکەیان کاتێ بشکێنن 10 دقەیەک مابێ بۆ کاتی ڕۆژشکاندن یعنی ئەفو کاتێ یاریەکەیان تەواوکەن 10 دقەیەک مابێ بۆ ڕۆژشکاندن یعنی نزیک بێت لە فتار بڵێن لە ڕۆژشکاندنەکەیان ئەو کاتە باشترین کاتە هەم سفادشی لێکا بۆ کێشداگردن چونکە تۆ 13 سەعات هیچ نەخواردووە کە تۆ دەی کاتی وەرزش ئەەکەی لە چی سەرفەکەی لەو خەزیێنەیەکەوە خەزنت کردووە ئەو چەوریکەوە هەتە تاقە لەوە سەرفەکەی وزە و کالۆریەکە لەوە سەرفە بێت زۆر زۆر سفادە ئەکات و ئێمە تەجروبەشمانەیە
ئەوانی کەوا قەڵەون ئێمە لێرۆپیان ئەڵین بەس بە شەرتی سیحەتیان باش بێ خواردنە یاریەکانیان بکەنە پێش ڕۆژ و شکاندن بە 2 سعات یان سعات و نیوێت ئەو کاتانێک کە وەرزشەکەیان تەواو بوو نزیکی 10 دقەیە ماوێ ڕۆژ و بشکێنن بۆی زۆر بە هیلاکەتی نەمێنەوە ئەو کاتە باشترین کاتە. کاپتن وەکو جێگیرەوەی خواردنەکان ئێمە کە ئەزانین لە مانگی ڕەمەزانە بەهۆی ئەوەی کە ماوەکەی کەمە ناتوانین وەکو ڕۆژێکی ئاسایی کە هەموو جۆرە خواردنێک بخۆین. ئایا ئێوە جێگیرەوەی خواردنێکتان هەیە بۆ ئەو بابەتە شتێک دابنن کە تاویزی ئەو چەند ساعتش بکاتەوە؟ ئێمە پێوتێ مکمل غذایی ئەوانی کەوا لە قاعەکان زیاد بەکارێ وەکو پرۆتینات و مکمل غذایی وەکو BCA مانێ گلوتامی کۆمەڵی لەمانەمان هەیە. پرۆتینێکمان هەیە پێ ئەوتێ کاسین ئەم شێوازەمان تقریباً 4 بۆ 5 ساعت لە مەعیدەیە ئەمێنێتەوە ئەوەیان تا ڕادێ بۆ پاڵەوانێتیەکان و بۆ ئەو شتانە بە تایبەتی ئەوانی کەوا بەرنامەیانێ ئەو پرۆتینە ئەخۆن بۆی تۆزێ زیاتر هەستی پێ بکرێن بمێنێتەوە لە لەشیانە. ئیتر بەعام مکمل غذایەکانش عینە لە شەوانایە بەکاری ئەهێننەوە بەڵام ئەبێ عینە سێری سیحەتی کەسەکە بکەی ناکرێت لە پڕێکایە بۆ هەموو کەسێکە پشتە بدرێ ینی سارێکی لێرەسە بگوێ لە من بێکسە بڕۆ ئەوە بکرێ ئەبێ نە لە بن چاودێری ڕاهێنەرێکی تایبەتی خۆی بێ یان خۆی سیحەتی خۆی بزانێت کلیەکانی باش بێ کۆمەڵی ئەوانە ئەنجا کا بێ وەری بکرێت. بەدەر لەو بابەتەش بۆ ئەبیستین هەر کەسێک کاچێتە یاری لەش جوانی دوای ماوەیەک یەکسەر دەسەکاتە خواردنی بڵین سەپلمنتەکان ڤایتامین دی ڤایتامین ئیە ئایا ئەوانە ئێوە ڕێنمایی ئێوە چییە بۆ ئەو بابەتە لە خۆیانەوە دەست بکەن بە خواردنی ئەوانە یاخود بە پێ ڕێنمایی پزیشکی ڕێنمایی ئێوە؟ بەڵێ ئێمە ئەوانە پێوتێ مکمل غذایی ئەنی چیە تەواوکەری خۆراکێکە ئەستا ئێمە جاری وایە کەسەکە خەریکی کەسابەتێکە لەوانی هەموو کاتێک و هەموو کات و ساتێکی ئەوەی نەبێت دانشێ سنگی مریشک بخوا و گۆشت ئەوە سوورۆکە و خواردنەکانی وەکو پێویست نەبیان 5 ژەم یان 4 ژەم نامخوا ئەو کاتە وەجبەیە دوان لەو مکمل غذایی سپلمنتانی کە تۆ باسیەکەی وەری ئەگرێ تاوکەری ئەوە ئەبێت ئەو کاتە کێشەی نییە بەس بۆ کەسێکە بێ وەرزشکار بێت و سەرفی کات و بۆی ئیسفادی لێ بکە. زۆر باشە. مامۆستا سەبارەت بە ژەمی کیتۆ گولای بەڕاستان معلومەکە بابەتێکی زۆر بەربڵاوە. ئایا ژەمی کیتۆ تا چەند ئەتوانێت کەسێک بەکاری بێنێ بۆ بابەتی کێشدا بەزاندن بە تایبەتیش لە مانگی ڕەمەزانەکە وەکو دیارە خەڵکانێکی زۆر دەستیان داوە لە دەستپێکی مانگی ڕەمەزانەوە؟ وڵی کیتۆ قسەی زۆر لەسرە لەم تازەیە بەرنامەیەکی تازەیە هەنێک کەس ئیسفادی لێ کردووە کەسش بەداخۆ زەرمەند بۆ تایدا بۆیە ئێمە وەکو خۆمانکو وەرزشکار زۆر من خۆم زۆر بۆ چوونی خۆمە زۆر پێشنیاری ناکەم ڕاستێکی حەزەکەم زیاتر بە بابەتە وەرزشیەکەی بڕوە کەسەکە ئیسفادە بکە و بەرنامەی خواردنش بەڕاستی ئەگەر کەسێک بە سیستەمێکی جوان بۆ خۆی دابنایان مدەربەکەی بۆی دابنات زۆر ئیسفادی لێکە یان جاری وایە کەسەکە ئەگە حەزی لە چی بوو بەس کەم بخوا بەس ئێمە خەڵکی ئێمە کەم ناخواکەم یعنی قەنەعەتمان نییە بۆ خواردنەی کە مەسەلە دەوا فێر بووینە تۆ زۆر خۆری ئەەکەین بەعام بڵین باسەکەین بۆیە خەڵک ئەگەر بەس کەم بخوا باوەڕتان هەبێ زۆر ئیسراحەتە یعنی ئێمە تۆ سێریکەم 13 سەعاتە یعنی هەست ناکەی زۆر ناشتری تا ڕادێ ینی لە ڕووی قورسایی لەشتەوە تۆ کەسێک دانشە لە یەک جێگا کە زۆری خوارد قورسە بێ ئێستا ئێمە هەنێکمان هەیە کە ڕۆژ وەشکێنن من هەنێ لەو یاریزانانی کە قسە ئالێ کورە هەر خەوم دێ دوای ئەوە بۆ ئەمەنە ئەخوا خومو لە ئیگرێ بۆ نمونە ئەمە پاقلاوەیەکە ئەمە لەوە حەلەوات و زولوبیا نازانێت دوای گەڵاتە ئەمە جارم بەزم قەبیلاتەکەیەتی ئێتۆ هەر سەر و بەردڵە گرێ ئەجار دوایی دانشێتەوە و کۆمەڵێکی دیکەچی شلە و برنجەکە و جا دوای چایەکە و ئیتر تااقەتی تەراویحەکەشی نابێت کە مانگی ڕەمەزانەوە نیە ئەجا بۆیە ئێمە وەکو موسڵمانش کە مانگێکی پیرۆزە حتاگە دەقە فەرمودەکانی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم ئەگەر جێبەجێ بکەین وەسیەتەکانی زۆر جوانە یعنی ئەم حەدیثێکەیە چەند ڕەمەزانە بۆ پیرۆزی دانشتەکەمان ئەم حەدیثانە باسکەین ئیسفادی لێ یەکەین بەڕاستی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم زۆر خەڵک باسێکاری پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ چی مەعیدەتان بکەنە سوێ بەشە و بەشێکی ئەمە لەوانەیە بیستی بێتتان زۆر بۆ خواردن و بەشەوە تاوان حەدیثە تۆزێ بەس کۆتایەکەی باسەکە خەڵکەکەی خۆی نەسی حەدیثەکە بۆ شێوازە نییە ئەن غەدرێ لە حەدیثەکە ئەکرێ بەداخەوە پێغەمبەرمان صلی الله علیه وسلم ئەفەرمێ لە سەرەتای حەدیثەکەوە وعاء
شەڕ بە نەسی حەدیثەکەم شێوازێ بە کوردیەکە ئەڵێ خراپترین پڕبوون کە پڕ بێ ئەوەیە کە ورگت پڕکەیت. یعنی لای پێغەمبەرمان صلی الله علیه وسلم خراپترین واتە پڕترین شت کە پڕ بێ خراپترین پڕبوونی ورگە. ئەنجاش دوای ئەوە ئەڵێ هەر ئەوەندە بەسە کە بیخۆی نەچەمیتەوە، یعنی کەمبوون لای ئەو ئەسڵ بووە. ئەنجا دوای ئەلێ فەئین کانە مەحالە، یعنی ئەو کەسی کە ناتوانێت، یعنی ئەنجا ئەلێ فەثلث لطعامه وثلث لشرابه وثلث لنفسه. ئەنجا ئەلێ مەعیدەتان ئەگەر نەتانتوانی خۆتان نەگر هەر زۆر بخۆن، ئەنجا لە مەعیدەتان بکەنە سێ بەشەوە، بەشێکی بۆچی بۆ خواردن، بەشێکی بۆ ئاو خواردن، بەشێکی بۆ هەوا بۆ تەنەفوس. طبعا ئەوەش علمیەن تەنەفوس یعنی سە لێرە ئۆکسیجین مەعیدە ئەگەر خاڵی ئەگەر هیچ ئۆکسیجینی بۆ نەڕەوە مەعیدە گەدە ئەگەنێ ئەگەر ئۆکسیجینی لێ ببڕێ. ئەمە شتێکیەوە یعنی بێ بەردەوام ئێمە مەعیدەمان هەوڵدەین بای خۆی خاڵیەکی تیابێت و تەنەفوسی بە ئیسراحەت بێت. ئێمە هەتا هەستی مردن بۆ تێربوون ڕاکەین، داوەستێککە تااقەتمان ناوێ ئەپڕوا هەستەکەی خۆی جایمە قاعیدەی دیکەمان هەیە زۆر جوانە ئوسوڵیە لێ الضرورة تقدر بقدرها. هەموو شتێک ضرورەتەکان هەسە خواردن ضرورەتی ئینسانە، بەڵام بە ئەندازەی خۆت بەکاری بێنە. یان قاعدەی دیکەمان هەیە عینەن زۆر جوانە لێ كل شيء تجاوز عن حده انقلب إلى ضده. هەموو شتێک تجاوزت کرد لە حەدی خۆی ئەبێ بەچی ئەبێ بە دژەکەی. ئەنجا ئەمانە یعنی خواردن ضرورەتە بۆ ئینسان، ئەبێ کەسمان بێ خواردن ناژێوانە، بەڵام ئەوەندە بخۆ کە پێویستە لەوە زیاترت کرد طبیعیتر وەخات کیتووە بێ بەکاربێنی ناڵەنسی تر هەمووی ئەبێ بکەیتە بەرناوە. وەرسارێکی تر هەیە کاپتن زۆر جا یاریزانە لە جوانەکان ئەیکەن، ئایا توانن لە کاتێکە کە بە ڕۆژوون و یاری بکەن بۆنە لە بری ئەوەی دوای ڕۆژوو شکاندن یاری بکەن، نا پێش ڕۆژوو شکاندن ساعت 2-3 بڵین ئاوا 2-3 ئاسر. ئەو کاتانێمە زۆر بە باشی نازانین، چونکم ئەمێنەوە بە چون ئینسان کە وەرزش ئەکا هیلاکەتێکی پێوە دیارە بێ. لە دوای ئەوەش کە ئەمێنیتەوە بێ ئەوەی ئاوێ بخەی بەسەریا کاتەکەی باش نییە. ئەگە کەسێک زۆر مەسەلەن هەستەکات سیحەتی زۆر باشە و هەیە زۆر ئیسراحەتە تا ڕادەیە خەوێت تا و کاتە ئەخەوێت دوای هەڵەسێ لێ باڵم وەرزشێکش بکەم دوای 2 ساعت شەمێتەوە ئەلە زۆر ئاساییم سەر یاریزانمانێ لێ زۆر ئاساییم نۆرماڵە تا ڕادێ، بەڵام زۆر لەگەڵی نین بەردەوام بێ باش نییە. ینی بە پێی سروشتی کەسەکەیان خۆ یاریزانەکە ئەگۆڕدرێ بڵێ سێمە هەل لەشی مرۆڤ دابش علمیان دابش بووتە سەر سێ بەشەوە: ئەکتۆمۆرۆف، میزۆمۆرۆف، ئەندۆمۆرۆف. یعنی لەشەکان سێەوە ئەوەش لەوانێ من سوالێک بێت هەندێکمانێت چی ئەخوا قەڵەو نابێت وەنیە ئەمە بنی لەشی جیناتی لەشی وایە هەیە فەقیرە، یعنی هەر شتێکی بەسیت ئەمە قسە لەوانی زۆر بادە کورالێ بە ئاو خواردنەکە قەڵەوەنی ئەو قسێ زۆر ئەو قسێ زۆرەکە. ئەنجا ئەمە ئەو شێوازەشمان هەیە، ئەمانە جیناتی لە کابرا لە دایک بۆ فەقیر هەر بە قەڵەوی لە دایک بۆ، ینی ئەمە تاوانی چیە جیناتی لەشی وایە. یان کەسێکمان هەیە ماشاءڵڵا خۆی بنیەی هەیکەلیە، هەیکەلێکی جوانە، یعنی خۆی عەضەڵیە و هەیکەلێکی زۆر جوانی هەیە، ئەمانە هەتا شانسیانەیە لە پاڵەوانێتیەکان شایە زیاتر شانسی ئەویان هەیە کە یەکەم بێن و نەتیجە بێنن. ئەنجا ئەمانە دابەشە بێسە چۆن هەموو کەسێ ئیلهامی شعری نییە وەنیە، هەموو کەسێک سەوتی خۆش نییە، بەهرەیەکە خوای گەورەیتر دام جسمانش تەوزیع بووە. زانێک کەسێ لە خۆزگا منش ئاوها ماچیم خوادا قەڵەو نەبوومایە ئیتر خوای گەورە بووی ئاواداوە. ئەنجا مەبەستەکە لە چییە؟ هەموو دەتوانێت ئەو ڕێژانەی بەپی جسمی کەسەکان خواردنەکان یاریەکان عینەن هەیکەلی جسمی مساعدە و زۆر ئاساییە دوای 2 سەعاتش ئەجا ڕۆژوو بشکێنێت توانێت یاری بکات تا ڕادێ ئەگەر سیحەتەکەی باش بکێشنێت. زۆر باشە. مامۆستا سەبارەت بە بەکارهێنانی پرۆتین، ئەو یاریزانانەی کە پرۆتین بەکارهێنن ئایا لە دوای ڕۆژوشکاندن ئەتوانن بە شێوەیەکی سروشتی پرۆتین بەکاربێنن هاوکات وەکو ئەڵەن کە پێویستی بە ئاو خواردنەوەیەکی زۆرە، ئەگەر مرۆڤێکی ئاسایی پێویستی بە 3 لتر بێت ئەوان هاوبەرامبەریەوە پێویستە چەند لتر ئاو بخۆنەوە بۆی سوود لە مژینی پرۆتینەکە وەرگرن لە جەستەیانە. ئەو کاتی کە ڕۆژوەشکێنن بەڵێ هەمانە لەسەر سفرەکە داینا و لەگە پرۆتین و خورماکەی ئەیخواتەوە. ئەو کاتە تا ڕادەیە باشترێکە بەس نابێت دەمجی خواردنیکەی. بۆ نمونە ئەگەر ئەو بەوە شکانت
بڵین لەگەڵ ئەوەیە دوای هەستی ئەگەر نوێژی مەغریبت کرد و کۆمەڵێک کاتت پێویست بوو 20 دقیقە نیو سەعاتی دوای ئەوە گەوەجبەیەکی دیکەی بەسیط بخۆیتەوە تا ڕادێ باشترە. ئیتر لەو کاتە ئەگەر خواردت باشترینە بۆچی لەبەرەوەی هەتاکو سەعات 4-5 کە بانگە فەرمی پێش 5 ئاوا تۆ ئاو ئەخۆی بە ئوموری زەمن ئەیکی بەسەریا تا ڕادەیە هیچ کۆکراوەیەک نامێنێتەوە لەسەر جەستەدا ئەو کاتە باشترینە. بەس زۆر نەچێتە نزیکی بڵین پاشێ و چووکم زیاتر ئەمێنێتەوە ئەو کاتر سەرەتایەکە بۆ ئەوەی کە بیخواتویتە دوایەوە وەرزشی لە پێشەوە لە ناو وەرزشە ئاوە خوات و مەسەلەی ئاو خواردن ئەوە نییە لە یەک جێگا زۆر بخۆیتەوە هیچ کات باش نییە لە یەک جێگا ئاوەکە زۆر بخۆیتەوە بەڵام بە ئوموری سەعاتەکە بێ دابەشی کە ئەو 4 لتر و 3 لتر و 5 لتر. مامۆستا ئەگەر ئامۆژگاریەک بابەتێکە بە ئێمە ئاماژەمان پێنەدا بێ وەکو کۆتایی پرۆگرامەکە دەستان خۆش بێ سوپاس وەڵایی ئەوەی بەلای منەوە گرنگ بێ کەم بخۆین قەی نادایم خۆربین بەڵام کەم بخۆین لە یەک جێگا زۆر نەخۆین. سپاس بۆ میوانداری زۆر سپاس بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک ئاگامان لە خواردن و خواردنەوەمان بێت بە درێژایی مانگی ڕەمەزان و دوای مانگی ڕەمەزانیش. سپاس بۆ هاوکارانم و هاوکارم ڕەبین بۆ پێشکەشکردنی پرۆگرامی ئەمڕۆ بە هیواین جێگی سەرنج و بایەخی ئێوە بوو بێت هەتا بانی باشێکی تر بەخواتان ئەسپێرین. خواتان لەگەڵ.